کە من ئەو کەسانەی بتوانن لە وەرزشی شاخەوانیدا بگەن بە خەونەکانیان. بەڵام بڕینی دووەم بەرزترین چیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لای دوو شاخەوانی شاری سلێمانی کارێکی مەحاڵ نەبوو. شوان و خالید ئەو دوو وەرزشکارەی شاری سلێمانین کە توانیان دووەم بەرزترین چیا لە خۆرهەڵاتی ناوەڕاست ببڕن کە 5137 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە دوای چیای دەماوەند لە وڵاتی ئێران کە بەرزترین چیایە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و 5671 مەتر لە ئاسی دەریاوە بەرزە. الحەمدوللا هەستێکی زۆر خۆشە. ئەو هەستە تەنها شاخەوانەکان لی تێگەن گەیشتن بە لووتکەی بەرزترین دووەم بەرزترین شاخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. هەرچەندە ماندووبوونێکی زۆری تێدا بوو، بەڵام کاتێک ئەگەیتە سەر لووتکەی هەر شاخێکی بەرز هەموو ماندوێتیەکانت حەسێتەوە و تەنها توانی پێش هەموو شتێ سوپاسی خوای پەروەردگار بکەی کە ئەو هێز و توانە و لەشساغی پێبەخشیوی، پاشانیش هاندەرێکی تر ئەوێ بۆت بۆەوەی هەنگاوی زیاتر بنەی سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنی. وڵای ئەمە پشتمان بەخوای گەورە بەستۆ لە ڕاستیە، پشتمان بە بەرپرسان نەبەستۆ. بەرپرسانی ئەم وڵاتە خەریکی کار و کەسابەت و ژیانی خۆیانن، خەریکی گەورەکردن و دەسەڵات و تێرکردنی ئارەزوەکانی خۆیانن. ئێمە پشتمان بۆوان نەبەستووە، ئەگەر پشت بۆوان بەسێ بخۆمە لە ماڵەدا بنیشن و پاڵی لێ بدەینەوە. با لە گەشتبێنم الحەمدوللا لە دوای ئێمەشەوە خەڵکانێکی تر خۆیان ئامادە کردووە کە بەرەو ئەو لووتکەیە بڕۆن و ئینشاءڵڵا لووتکەی زیاتریش هاوڕێکانمان هیوادارم لە لووتکەی ئەڤەرێست ببینین ئینشاءڵڵا. وەڵاهی بەڕاستی چای ئارارات تایبەتمەندێکی خۆی هەیە، جیاوازێکی هەیە تەبان لەگەڵ دەماوەند لەگەڵ یەکەم چیا بەرزترین چا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەویش زیاتر کەش و هەواکەیەتی. ئەنجا زۆرترین بە پیاڕۆشنی تێدایە، تقریبان ئێمە نزیک لە حدودی لە دوو ڕۆژان تقریبان لە 35 ساعاتە 26 بۆ 27 ساعت پیادەڕەویمان کردووە تا گەشتینە لووتکە و ئەوانە بەڕاستی ناوچەیەکی سەختە وە ساردا، بەڵام شتێکی مەحاڵ نییە و ئەوەی کە من تەجروبەم هەبێت لەگەڵ شاخەوانانە ئێرە زۆربیان دەتوانن بچن تا لووتکە. وەڵاهی من وەکو شەخص هەمانی بەرنامەی ساڵانەمەیە، من پار پێرا لە دەماوەند بووم، پار لەبەر کۆرۆناوانە نەمانتوانی. ئەم ساڵ چوین بۆ ئارارات، ئینشاڵڵا ساڵێکی تر لە قارەیەکی ترین لە وڵاتێکی ترین لە چیایەکی ترین. و من لێرەوە داوا دەکەم لە یەکێتی شاخەوانان کە ئەم گەشتانە بەنێو دەوڵەتی بکات و لەسەرجەم گروپەکان بێت، هەستەکەم باشترە و وەرزش شاخەوانی بەرەو پێشەوە. بەرپرسانی گروپی شاخەوانی ڕاپەڕین ڕای دەگەێنن کە ئامانجیانە بە هەموو شێوەیەک خزمەتی ئەو شاخەوانانە بکەن کە دەیانەوێت بگەن بە بەرزترین چیاکان نەک تەنها لە عێراق بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە و تەنانەت جیهانیش. ئێمە ئیمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین کە دوو شاخەوانی سەرەکیمان گەڕاونەتەوە بە سەلامەتی و بە سەرکەوتووی توانیویانە دووەم شاخ لە بەرزی ببڕن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیارە بۆ مەبەستە ئیمڕۆ ئەم ئاهەنگەمان ڕێخستووە و دەستخۆشیان لێک. بەڵێ بەتەکی دێمە بەردەوامی کارمان لەسەرەوە کردو تاوەکو ئەندامەکانمان ڕابێنی لەسەر ئەوەی بتوانن بەرزترین لووتکەکان ببڕن. بۆ مەبەستەش پێشتریش دیارە ئێمە بەشداریمان کردووە لە شاخەکانی تر وەکو شاخی دەماوەند بەسەرۆکی گروپەکەمان و هەم خۆشمان توانیمانە بچینە سەر و شاخە و چەندین لە شاخەکانی کوردستان ببڕین. ئێمە وەکو شاخەوانان تمۆحمان زۆر گەورەیە، ئامانجمان زۆر گەورەیە، ئەمانوێت هەموو شاخەکان ببڕن وەکو کەیتوو هەموو شاخانی ترکە هاوڕە شاخەوانەکانمان لە جیهانە بڕیانە. زۆرن ئەو گروپ و شاخەوانیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن و چالاکی ئەنجام دەدەن. گروپی شاخەوانی ڕاپەڕینیش یەکێکە لەو گروپانە و ماوەی 2 ساڵەدا مەزراوە 111 چالاکیان لە هەرێمی کوردستان ئەنجام داوە، جگە لە ئەنجامدانی 3 چالاکیش لە وڵاتانی ئێران و تورکیا. شاخەوانانی ئەو گروپەش تا ئێستا توانیویانە بگەنە دوو بەرزترین چیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست. هەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی.